ئێمە کە لێرە کۆبووینێتەوە یادی مەرگە ساتێکەکەین کە بەداخەوە بە بەرچاوی هەموو جیهانەوە هەموو ئەوانی کە دیعای مافی مرۆڤیانە کرد گەلی جینۆساید کرا لەم ڕۆژەیە کە هیچ کەسە لەو زەلهێزانە نەیانتوانی دیفاعمان لێ بکەن و تا ئێستاشی پێوە بێ هەر لە هەوڵی ئەوەدان کە بە جینۆساید بناسرێ بەڵام تا ئیسا هەر دانیان پێدانەناوە بۆیە مەرگە ساتێکی زۆر گەورە بەسەر گەلی کووردا هاتووە لە سلسلەی ئەو مەرگە ساتانەی کە هەموو جارێک ئێمە یادی ئەەکەینەوە یادی هەڵەبجە ئەەکەینەوە یادی ئەنفالەکەینەوە ئەمە پێویستی بەوەیە نەوەکانی دوای خۆمان هەمویان ئەمە بەوانە لە قوتابخانەکانە بخوێنرێ کە کورد چ مەرگە ساتێکی توش بووە بۆ بەجێسێنانی مافی ڕەوای خۆی بۆیە گرنگە هەمومانە هەوڵ و کۆشە بکەین بەردەوامنەوەکانمان تێبگەێنین کە ئێمە هەموو جارێ مەزلوم بووینە و بەداخەوە ئەوەی کە جمایی نیگەرانی ئەوەیە کە کورد نەیتوانیوە هەتا ئێستا بە یەک ڕیز بە یەک هەڵوێست کە بتوانین پێکەوە دیفاع لەو مافە بکەین هەموو جارێ وایان لێ کردوین کە بەش بووینەوە هەرێکە و بەلایەکە بەلای خۆیان ڕایە تاشێ ئەمە زەرێکی زۆری لە کورداوە بۆیە گرنگە ئەمانە ئەم یادانە ئەومان بێنێتەوە بیر کە کورد هەر کاتێ یەک ڕیز بوو بێ توانیەتی مافی خۆی بەدەست بێنێ و هەر کاتێکش بەش بوو بێتین هەموو جارێ مافان خوراوە هەموو جارێ مافەکانمان پێشێل کراوە هەموو جارێوامان لێ ئەەکەن کە مامەڵەیەکی ناتەندروست بکەین لەگەڵ نارانی خۆماندا.